ئەوەی شەشەم پێرە 100,000 هاوڵاتیەکی دانیشتووی قەزای داقووقە بەو پەڕی نیگەرانیەوە هاتووە کرێی مانگانەی مۆلیدە بدات. نرخی مۆلیدە لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکێکی دیکەی ئەم قەزایە جیاوازە بە جۆرێک زۆرترین بۆ هەر ئەمپێرێک 14,000 دینارە و کەمترینیشی 7,000. ئەمەش هاوڵاتیانی ئەو سنوورەی نیگەران کردووە و داواکار بوون کە نرخەکە کەم بکرێتەوە. داواکاریمان هەیە لە حکوومەتی ئەنه ئەمپێری مۆلیدە گەیشتۆتە 13,500 و بەعزە گەڕەکەکان 14,000 لەم وەزعە لەم قەدەغەیە نەخۆشی کۆرۆنا هەیە، ئیش نییە، کەسابەت نییە، خەڵکی ناتوانێت 14,000 تارخانکە بۆ ئەمپێری مۆلیدە زۆر زۆرە. خاوەن مۆلیدە ئەڵێ من حکوومەت گازم بۆ تەرخان ناکە، حکوومەت نەخۆی کە هەرەبادا نەخۆی گازەدا بۆ مۆلیدە تا مۆلیدە هەرزان دێتە ئەمپێری لەسەر خەڵک. ئەم خەڵکە وەزعی خراپە. داواکارم لە حکوومەت سعری ئەو مۆلیدانە ئەوڕێک لە فەقیر و فقرا و لە خەڵک بداتەوە. بەڕاستی یعنی قەیرانێکی زۆر گەورەیە، خەڵک نە ئیش هەیە نەکار هەیە و ئەمپێری مۆلیدەیش یەکجار زۆر لەسەر خەڵک هاتوێتەوە. هیوادارم حکوومەت ئاوڕێک لە خەڵک بداتەوە. ئەمپێرێک مۆلیدە هاتوێتەوە بە 13,000 بە 14,000 دینار لەسەر خەڵک. ئەمە زۆر زۆرە، ئیش و کار نییە، کۆرۆنایە نەخۆشی کۆرۆنا هەیە ئێستاکە خەڵک ئیش و کاری نییە، وا موچە تاخیر بووە. ئەبوو مۆلیدەش هەم حەقێتی ئەویش گازی نییە، حکوومەت داعمی ناکە. خەڵکەکە زۆر هیلاکە، حتا بڵێ خەڵکە ناڕازیە، کەرەی مۆلیدە زۆر گرانە، ئەمپێری 13,000 معاناتمان زۆر نازای چی بکەین. یعنی کەرەی مۆلیدە زۆر زۆرە، کارەبای نیشتیمانی نییە، یعنی حکوومەت یعنی یەک جاری واز دەم خەڵکە هێناوە. نەخۆشی کۆرۆنا لەم لاوە خەڵکەکە نازانم چیکە بۆ کێ بڕێن. لیژنەی مۆلیدە ئەهلیەکان لە قەزای داقووق ئاماژە بۆ ئەوە دەکەن کە نرخەکان لە ئیدارەی قەزاکەوە دیاری کراوە و ئەگەر بڕیاری کەمکردنەوەی بدرێت ئەوان وەکو لیژنەکان لاریان نییە و کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەکەن. ئێمە هاوڵاتی حەقێتی بە هەموو جۆرێک کە ئەم نرخانە زۆر زۆر بەرزە بۆ هاوڵاتی بە بۆنەی قەدەغی هاتوچۆیە و ئەم نەخۆشیە کە نەخۆشیە بۆ وای لە خەڵکە کردووە ناتوانێت دەرچێ کاسبدەران فەقیرانە. بەس ئێمە سەرەتایی ئەم مشکلەی گەورەمانە حکوومەتە لەبەر ئەوەی گازمان پێ نایە. من وەکو 2007 و 8 سوتەمەنی بدا بۆ مۆلیدەکان ئێمە مستعدین کە وەکو خاوەنی مۆلیدەکان و مەسئولی هەموو مۆلیدەکانی داقووقم من ئێستا ئەتوانین نرخی مۆلیدە بکەین بە 4,000 و 5,000 وەک ئەو جارە بیگەڕێنینەوە. مشکلەکە لای خاوەن مۆلیدە نییە، خەڵکەکە گشتی بەزم و ڕەزمەکە خستێتی سەر خاوەن مۆلیدە. خاوەن مۆلیدە حتاکۆ گازەکە دێنێت ئەخاتە ناو مۆلیدە یخاتەیش هەر 4 سەعات جارێ بەرمینێ گاز سەرفەکە من 120,000 دینار لەسەرم تەکلیف کردووە. باشە من ڕۆژی 12 ساعت 13 ساعت 14 ساعت مۆلیدای خەمەیش. بەهۆی ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ لە تەواوی پارێزگاکانی عێراق و بوونی ڤایرۆسی کۆرۆنا نیزگەی 5 مانگە کاسبکاران ناتوانن وەکو پێویست بچنە سەرکارەکانیان. ئەمەش وای کردووە کە نەتوانن بەهۆی گرانی ئەمپێری مۆلیدەوە بژێوی ژیانیان دابین بکەن. محەممەد ئەڵماس، گەلی کوردستان، داقووق.